دیروز در پاسخ به سپاه پاسداران گفتم که فضای عمومی از آن من است و مردم است و شما با نمایش فاحش زادگان منسوب به خود سعی در ماندگاری قرق فضای عمومی می کنید. به سپاه پاسداران مولود حرامزاده ناموجود قانونی دیروز گفتم که حوزه عمومی از آن ماست. من باب باز کردن فتحنامه مردم و کردان برای سپاه حرامزاده ناموجود قانونی از نامتعلقان به سرزمین کردوار گفته شود تا بدانند با کی روبرو هستند. برای اولین بار در تاریخ و در تاریخ معاصر مردم اشنویه در پیکر مردم بودگی متعین شدند و به صورت ارتش مردمی و ارتش کردان در مقابل حاکمیت سفارایی می کنند. برای اولین بار در تاریخ معاصر مزدوران ردیف اول حاکمیت با خانواده های خود از محیط شهر و اجتماع کردان فرار کردند. این یعنی ارتش مردمی. در دوران احزاب منتسب به کرد بر ساخته‌ای که نمایش های جنگ های چریکی داده می شد، انوان و انصار حاکمیت در درون جامعه ما زندگی می کردند. اما امروز از دختر بچه تا پیرزن، از پسر بچه تا پیرمرد در مقابل حاکمیت انقیادگر جودو کریستیانیتی و دولت یهود ایرانی ایستاده است و به ارتش کردان و ارتش مردمی تبدیل شده است. اشنویه می رود خود را تسری بدهد. این آغاز پایان نظام سلطه است. پشت سنگاندازی های خیابان، در گیری های با نیروها و بخش سخت افزاری حاکمیت، فتح در کشتن سربازان نبود. فتح در رساندن مردم به مردم بودگی بود. طبق پروپاگاندای نظام سلطه که می گفت آگاهی یعنی دیتاهایی که در نزد فردی به نام روشنفکر وجود دارد که بایستی منتقل بشود به توده عظیم نادان، و این یک انحراف بزرگ تاریخی و وارونه کردن حقیقت بود. من دیروز در پاسخ به سپاه پاسداران گفتم که آگاهی من محصول شرایط زندگی مادی من است. آگاه شدن به مردم بودگی من نه در پس متون به تنهایی، نه در پس تئوری ها و نظریه های ذهنی و انتزاعی، بلکه احساس کردن موقعیت خیش با گوشت و پوست و استخوان خود بود که دریافتم من مردم فاقد هر عنوان و تایتل و شناسه و پوزیشن هستم. من از قدرت خلع شدگانم، من به حاشیه رانده شدگانم. این آگاهی را شرایط زندگی عینی و مادی من به من داد. تا شرایط عینی و مادی مهیا نباشد رهایی ممکن نمی شود. یعنی چه؟ یعنی اگر ما می خواهیم از فقر رهایی بیابیم، می گوییم نبودن امکانات تکنولوژیک، کشت صنعتی، کمباین و تراکتور باعث گرسنگی ما می شود. اما امروز در سرزمین ما کمباین و تراکتور هست. ما میگوییم در دوران مدرنیته
و دوران سرمایه‌داری تولید انبوه ما را از فقر می‌رهاند. اما در سرزمین ما در قرن 21 تحت سلطه نظام بازاری انقیادگر جودو کریستیانیتی مردم ما نه از فقر رهانیده نشده اند، بلکه فقیرتر و بی همه چیزتر شده اند. سوال اینجاست من چگونه آگاه می شدم؟ برای عبور از فقر چه بکنم؟ من میدانم که ابزار مادی عبور از فقر وجود دارد، اما من چرا فقیرم؟ چون ابزار رهایی از فقر در دستان عده‌ای معدود غرق شده است. حالا که شرایط مادی مهیاست، باید شرایط ذهنی را برساخت. در بزنگاه تاریخی امکان این رهایی موجودیت می‌یابد. آنچه که حاکمیت کورپوریتی دولت ایرانی را نابود می کند متعین شدن مردم در مردم بودگی است که سفارایی بکند در مقابل حاکمیت که امروز در اشنویه نیروهای مزدور دست اول صف اول حاکمیتی با خانواده های خود از شهر گریختند. فضای عمومی از آن ماست، جامعه ماست و ما جامعه ایم. و اما نکته دوم، در شهر سنندج مردم از حاکمیت و نهادهای حاکمیتی عبور کرده و نهاد مردمی بیمارستان ارتش کردان و ارتش مردم را برپا کردند برای نابودی قرخکاری حاکمیتی که جامعه را از طریق مؤسسات اداره می کند و نهادهای خدماتی و سرکوبی و کنترلی. این شرایط مادی است که آگاهی مردم را برمی سازد. مردم انقلابی سنندج در روند تاریخی خود از مؤسسات دولت ایرانی عبور کرد. شاید ما فکر می کردیم در افتادن با مؤسسات حاکمیتی یعنی به تنهایی آتش زدن هیکل فیزیکی نمادین آنها. اما چه چیز باعث شد مردم از نهادهای دولت کورپوریتی ایرانی عبور بکنند؟ حرامزادگان سپاه پاسداران اوره‌ای تریاکی نامتعلقان به این سرزمین بدانند من به شما گفتم اشتباه میکنید. اینجا سرزمین کردان است. وقتی مردمی را در خیابان آماج و گلوله کردید، وقتی توجیه می کردید به نام سعادت و خیر عمومی مردم برای رها شدگی از ناامنی، برای رها شدگی از فقر، از بی‌عدالتی شما ناظم هستید و قرق می کنید، مردم با گوشت و پوست خود احساس کردند زیر لوای نظم تو روز به روز بی همه چیزتر می شوند، بی امیدتر می شوند. تو وقتی مردم را در خیابان میکشی و مردم را در خیابان مورد اصابت گلوله های ساچمه‌ای قرار میدهی و در دستگاه های مؤسساتی خود، در دستگاه سلامت اونها رو تعقیب میکنی و دستگیر میکنی، عملا نهاد خدماتی خود را از کار انداختی تا مردم نهاد مردمی خود را بر بسازد. امروز پزشکان، پرستاران، کادر درمانی، مردمانی که تا دیروز در پوزیشن تایتلی مؤسسات تو بودند، در پی به درد آمدن و درک موقعیت و واقعیت موقعیت خود طغیان کرده اند تا نهاد مردمی بیمارستان ارتش مردمی برپا کنند. چرا؟ چون تو شرایط مادیش رو مهیا کردی، تو مؤسسه خود را از کار انداختی تا مردم، همانهایی که کارمندان مؤسسه تو بودند، خود نهاد مردمی بسازند. این گونه از حاکمیت عبور می کنند، این گونه حاکمیت خود را برمی سازند. امروز بیمارستان و دستگاه سلامت مردمی در سنندج می رود
تا انحصار مبادله را نیز از دست تو در بیاورد، تا انحصار امنیت را نیز از دست تو در بیاورد. آگاهی این گونه است، نه در پس هیکل‌های ساخته‌ای که برای مردم به نام دانای کل ساخته بودید تا مردم را راهنمایی بکند. مردم امروز از ترس جان خود به بیمارستان نمی رود، با تو در جنگ است و لذا خود نهاد بیمارستان و درمان خانه برپا می کند. نهاد سلامت مردم دستگاه فاسد سلامت امنیتی تو را نابود کرد، خنثی کرد، از کار می اندازد. این دو فتح بزرگ است در تعین یافتگی مردم، در اراده مردمی که می رود زیادت کند در سوار شدن بر سرنوشت خود، به دستگیری تقدیر خود در مقابل اقلیت فاسد بر ساخته نامتعلق اجنبی شما در این سرزمین. من به شما گفتم دیروز انقلاب فاز خود را می گیرد. شما می خواهید به مردم بگید انقلاب یعنی ضرباتی که در خیابان میزنند و میخواهید اینها را مصادره بکنید. انقلاب و فتح بزرگ آن بود که در اشنویه اتفاق افتاد. مردم تمام قد به صورت ارتش مردمی در مقابل تو مؤسساتت، کارمندانت ایستادن. یک سپاهی، یک بسیجی، یک کارمند سرسپرده به تو در خیابانهای اشنویه نمیتواند راه برود، زندگی بکند. میترسد، از مردم میترسد، از نگاه های بغض‌آلود یک پیرزن میترسد. اینجاست که جامعه ارتش شد، یک نفر مسلح کار 1,000,000 نفر را میکند. مردم لوجستیک میدهد، امکانات مخفی شدن میدهد، امکانات درمانی میدهد، امکانات تدارکاتی میدهد، امکانات امنیتی و اطلاعاتی میدهد، امکانات تخریبی تو را بالا میبرد. تو با مردم نمیتوانی بجنگی. و اینجا مردم در اشنویه متعین شد. ارتش مردم و ارتش کردان در اشنویه متعین شد. در شهر سنندج فضای عمومی می رود نهادهای مردمی بربسازد. اولین نهاد مردمی در دوران تاریخ معاصر بیمارستان مردم انقلابی متعین شده سنندج است. خلق کردوار اوانەی وا تا بە ئەمڕۆ بەریان ئەگرت لە بەمەردمبوون ئێوە، لە دەرکەوتن ئێوە لە خاوەنداریەتی کەرامەتە ئێوە، بە ڕێگەگە لە جۆرا و جۆر بەریان پێتانەگرت. بۆ یەکەم جار دوای بەردەوامبوونە شەڕەکانە ناوە خیابان، فاز انقلاب ئەڕوات بەرەو گەورەتربوونەوە و وەدەرخستنە ئێرادەی خەڵک. لە شار ئۆشنەویە، لە شار شنۆ، بۆ یەکەم جار لە تاریخ معاصر دەورانە مۆدەڕنیتە ئەرتەشە کوردان متعین بوو. لە پیر و جوان، لە منداڵ و گەورە، لە ژن و پیاک، لە کوڕ و کەنیشک، ئەمڕۆ یەکدەنگ لە بەرامبەر دەوڵەتە کۆرپۆرەیتیە ئێرانیە لە چوارچێوەی هەیکەلە قەهرە مەردم و خیامە مەردم وێسیا. دوێ شەو کارمەندانە دەستە ئەوڵە نەهاتگە لە ئەمنیەتیە دەوڵەتە ئێرانی بە بنەماڵە لە شارە شنۆ دەرچوون. بگرە مەهاباد و بۆکان دەگرێتەوە. و ئەمما ئەوانەی کە ئەیانوت خەڵک حاڵی ناوێ و دەبێ ئاگاهی بدەی و ئێمە ڕووناک بیرین، ئەمانە مشتێ منحرف بوون، مشتێ کارمەندە نظامە سوڵتە بوون کە گویا ئاگاهیەک لەم جەهانە هەست کە ئەوان وا پێیان و ما بەقیە مەردم جاهل و نادانن. ئاگاهیە ئینسانەکان بەر ئەساسە شەرایط مەدی و ژیانیان بەدەستێت. هەروە کە منە پەیمانە حەیدەری وەکو ئێوە لە وجود و کەرامەتە گەورەی کوردانەی خۆمە، لە غۆڕۆقێکا کە دەوڵەتە ئێرانی بە سەرمانی سەپەندبوو چکۆلەمانیە کرد و چکۆلەمانیە کرد و چکۆلەمانیە کرد،
منی بەو دەرکە گەیاند کە ئەم مۆتەکەیە هاوردەی ئەژنەبیە هاتکەم من لە کەرامەت و زەرفیەتە ئینسانیم بخات. ئەم ئاگاهیە شرایط مەدی و عینی ژیانە من بە منیدا. ئەوانەی کە ئەنوود ڕووناکبیر لە جێگەیەکەوە ئێسیاگە کە ئینتقاڵە ئاگاهی و مردم با خەڵک بۆ تەکان ناخوا. خەڵک لە کاتە شەڕەکان ئەحزاب بەرساختێ منتەسبە بە کووردا مەوزوعی حاکمیەت نەبوو. خەڵک تەوجیهاتە حاکمیەتی قبول کردبوو، تەوجیهاتە حیزبەکانیشی ئەشنەفت بە زمانە خۆی تەرجمەی ئەکردو. بەڵام ئیمڕۆ خەڵک دوای 43 ساڵ حاکمیەتە دەوڵەتە کۆرپەرەیتیە یەهودە شیعەیە ئێرانی بەم نەتیجەگەی کە دەوڵەتە مەرکەزی نەک لە ئیرادەیە مردم دەرنەهاتکە، نەک بۆ پاسداری لە گیانیان نەهاتکە، نەبۆ هاوردنە سەعادەت و سروەتمەندترکردن و خۆشبەختکردنە خەڵکی نەهاتکە، بەڵکو هاتکە وجود ئینسانیان لەبین بوات، هاتکە زەوق و شەوق شۆرە ژیانیان لەبین بوات، هاتکە کەرامەتیان لێبسێنێتەوە، هاتکە بچووک بچووک بچووکیان بکات و تا سەخیف و چێ و خواردگ و دەستەمۆیان بکات. ئەمە شرایط مەدی پێیانیدا. لە دەرگیریەتەکە حاکمیەتێکا کە ڕۆڵەکانیان لە خیابان ئەکوژێت، بیمارستانەکانیان لێ قڕۆخ ئەکات. ئیمڕۆ ئەرتەشە کوردان لە شنۆ متحقق بوو و نامتعلقان کارمەندە دەوڵەتە ئێرانی بە بنەماڵە لە شارە شنۆ دەرچوون. ئەمە یعنی ئەوەڵین فاتحنامەی قیامە کوردان. شنۆ ئەڕوات خۆی وەکو پەندەمی بڵاو بکاتەوە بەسەر زەمینە کوردانە. و ئەمما شار سنە، شار ئینقلاب لە تاریخ ئینقلابی گەریە خۆیە بۆ یەکەم جار لە جیهانە لە مؤسسات حاکمیەت تێپەڕی و مؤسسەی مردمیە خۆی و بیمارستان ئەرتەشە کوردانیان بەرپا کرد. ئەمە کاتێکە کە مردم متعین ئەوێت، ئەمە کاتێکە کە مردم لە مردم بوون خۆیان لە موقعیەتە خۆی ئەوێسێت، ئادەمی با دەرکە واقعیەتە موقعیەتە خیش تقیەن خواهد کرد. مرۆ خەڵکە کوردان ئەزانن کە دەوڵەتە ئێرانی هاتکە بێ هەمە چیزیان کات. ئەمە شرایط مەدیەکە کە ئەو خوڵقەندی تا کەوادرە پزیشکی، کەوادرە بیمارستانی ئیمڕۆ نەهاد لە بەرامبەر نەهادە حاکمیەتیادا بنێن. ئیمڕۆ بە بیمارستان دەسی پێ کرد، بەیانی مبادڵە و بازاڕیش ئەکەوێتە دەستە مردم، بەیانی مردم لە مؤسساتی تریش لە ژێر چنگە مؤسساتە حاکمیەت مؤسساتە مردمی دانێت. پس بەتەنها سووتاندنە هەیکە لە مؤسسات وەکو ئەمەلیاتێکی نەمادین تا خەڵکی گوزاری لێ بکا نەبوو. بەردەکانە خیابان وا تەقێنرا، دروشمەکان وا بەرامبەر بە داگیرکەرە دەوڵەتە ئێرانی، ئەوانەی کە بەخۆیان ئێژن هێزە سەرکوت، ئەمانە هێزە سەرکوت نیەن، ئەمانە هێزە ئەژنەبیە دژمنن لە سەرزەمینە کوردانە، دژمن بە شەقامەکە ناتێت وەڕوات. خەڵکە سنە ئەوەڵین نەهادە ئینقلابی و مردمیە کوردانیان دانیا، کەواتە دوو فەتح گەورە بۆ تاریخ دەستی پێ کرد. کوردان ئەڕۆن تا متعین بوون، کوردان ئەڕۆن تا دەسەڵاتە کوردی لە ئێرادە و ئاگاهی بە شرایطە مەدی بە حزورە زەهنیەت و ئیدەیە کوردی متعین بوێت و دەسەڵاتە کوردی خۆ بنوێنێت. نەمایشە تو لە بەسیجیگە لە فاحشە لە مەیادین شەهریا کە هاتکە قڕۆخکاری بکات و بێژێ شار و فەزای عمومی هینە ئێمەس دێرە. نەهادە بیمارستانە سنە، پایان دەوڵەتە کۆرپەرەیتیە یەهودە ئێرانیە. ئەوەڵین نەهادە مردمی لەدایک بوو و ئەوەڵین افتخارە ئەم نەهادە هەنە خەڵکە قارەمانە ئینقلابیە سنەس.
هەنە کەوادرە پزیشکیە مردمێکا کە لە پۆزیشنە پزیشک نەوێسیاگەر لە پۆزیشنە مردم بوونا هاڕیاک بوونا بێدەسەڵات کریاگیە گەرەکێسی زامەکان خۆی تیمار کات و ئەمما خەڵکە شنۆ ئەرتەشە کوردان ئەووەڵین نهادە گەورەی قەهریەیە کوردان لەدایک بوو شنۆ ئەڕوات پانمەردمیزم دروست کات پانمەردمیزم دەستکەوتە گەورەی قیامە کوردانە قیام ئەڕوات تا ڕۆژ بە ڕۆژ مادیتر متعینتر گەورەتر و پانوبەرینتر بوێت نیروگەل ئەمنیەتیە دەوڵەتە یەهودە ئێرانی نامتعلقین بەسەر زەمینە کوردەوارە توولە یەهودیە گورجیە ئەرمەنیە تورکە هندیە پارسی بزانن گۆپاڵ خەڵک دەرهات لە خیزی ئەمە فەتحەنامەیە کوردانە فەتحەنامەیە مردمە فەتحەنامەیە جەهانە ئازاد کوردیە با خەڵکەکەی ناوە شەقام بزانێ بەردەکەی کە تەقەندی ئەرتەشە کوردانی دروست کرد با خەڵکەکەی ناوە شەقام بزانێ بەردەکانە خیابان تەقاندی مثال گرتنە کوشتن نەبوو لە نیروگەلە ئەمنیەتی لە دایک بوونە نەهادە مردمیە بیمارستانە مردم ئەڕوات نەهاد دروستکات کۆمەڵگا بۆ یەکەم جار خەریکە ئەوێتە کۆمەڵگا